من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان لە بەخشینەوە سڵاومان ئاڕاستەی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندەیە. بەخشین ئەم جارە لە شارۆچکەی قەڵاتزێەوە ئەوێت چیرۆک و بەسەرهات و ناهەمواریەکانی ئەم خانەوادەتان ئاشنا بکات بۆ ئەوەی بە هەمومان بتوانین فرمێسکی ناهەمواری و ناخۆشی و ناسۆریەکانی منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان ساڕژ بکەین. بەخشین هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستگوێرەکانی ئێوە سات لە دوای سات و ڕۆژ لە دوای ڕۆژ دڵی خەڵکانی خۆش دەکات کە ساڵانێکە لە نەهامەتی و ناخۆشی و ناسۆری شەوڕۆژ بەڕێەکەن. بۆیە هەمیشە بە ئاواتەوە بە هیواوە بە ئومێدەوە ئەڕوانینە بەرنامەکانمان بۆ ئەوی لە ڕێگەی خێرخوازانی وەکو ئێوەی ئازیز و خۆشەویستەوە فرمێسکی چەندین ساڵیان وشکەین و خەندە تۆراوەکانیان بۆ بگەڕێنەوە. لە قەڵاتزێەوە بابزانین چیرۆک و بەسەرهات و ناهەمواری و ناخۆشی ئەم خانەوادەیە چۆنە و چۆن ئەتوان وەکو ماڵەکانی تر دەروی خێریان لێ بکەنەوە و ناهەمواری و ناخۆشەکانیان بۆ بکەن بەڕابرد و ژانێکی پڕ لە خۆشی و شاد و کامەرانیان پێشکەش بکەن. چەند ساتێک کاتە میهرەبانەکەی خۆتان ببەخشن بەم ماڵە بۆ ئەوی بزانین ئەتوانین چۆن گۆڕانکاری لە ژیانی ئەوانەدا بکەین و دواتریش چۆن ئاسوودیان ئەکەین. پێشەکی بەخێراتین کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سەر چاو مێردەکەم بە حادسی سیارە ڕۆژت چوار منداڵی بێباوکم بەسەردا بەجێماوە نەمەعیشەتێکیان هەیە نە هیچ مەعاشێک شتێکمان نییە یعنی ئەم منداڵانی پێبڕێوە بەرم چی ئیشیان کرد پێش وەفات؟ وەڵی کرێکاریە کرد. کرێکاریە؟ ژیانتان چۆن بوو کاتە؟ وەڵی خراپ بوو ئەو کاتەش ڕۆژێکە بوو ڕۆژێک نەبوو ئێستا کرد ئەو نەماوە خراپتر. چەند وەفاتی کردووە؟ وەڵاوە بە 2 ساڵ دەچێت. 2 ساڵە لەمای ئەم 2 ساڵە کێ یارمەتی داوەن چۆن ژیانتان بەڕێ کردووە کە کرێکارێکەش نەماوە و باوکی مناڵەکان وەفاتی کردووە؟ بەڵێ وەڵا خەڵکی خێرخواز و دەر و دراوسێ و ئەگەر نامەحاشێک موچێ هیچ شتمان نییە خەڵکی خێرخواز نەبێ ئێمە ئەم مناڵانم پێبەڕەوە ناچێ بەخۆ نەمەعاشێکیان هێنە هیچ جا باوکیان کرێکاری دەکرد بە کرێکاری ئەوانی بەڕێ کرد جا ڕۆژێکە بوو ڕۆژێک نەبوو خوا ڕۆژی وابووی یەک دیناریشی پەیدا نەدەکرد. ئێستا هەر ئەو نەماوە بابیان نەماوە خراپتر بوون دەرودراوسێنە بێ دەرودراسی یارمەتیمان دەدادنە ئەخوای ئەمە مەحیشەتێکمان نییە
ینی ئەو 5,000مان بۆ دێنێ ئەو 10,000مان بۆ دێنێ بەوە ێژین وا ڕۆژوە ئەوانم پارەیان پێ نییە بچم بۆ مەکتب دەچم بۆ مەکتەبێ بێ پارە دوانیان لە مەکتەب بەڵێ خەڵکی خێرخوازلی مەکتەبی بۆ کڕێون باڵتۆشتی بۆ کڕێون ئەنی ئەو شتانە هەموو خەڵک بۆی کڕێون باوی بۆی کە دەچم مەکتەبێ پارەیشم پێ نامێنێ ئەگە دەڕۆم ماڵە برسیشمە پرسێ داکەم پارەی پێ دەزڵێ ئەو کوڕەژارە بە برسیتی هاتوتە بۆ مەکتەبێ من لە دەستی خۆمدا دەنیشم و دەستەکە دەخوێنم و دوای دێمەوە ماڵێش بەرچیشتە لە مەکتەب دزەکانیشم کۆنن لەگەڵ جانتاکانیش باو جانتانیش داکەشم بۆ کڕم لە باڵسارێکش هەرشی پێداوە بەس نات زادەر خەڵک دەست دەڵێ بە فەقیر دێنە بۆ مەکتەبێ درامیش لە مەکتەبیش دەگریم بۆچی لە مەکتەبە گیری باران زۆر دەبارێ دەنگی سەیبانیش دێت و هەوریش دێت و دڵۆپانیش دەکات و وە ئێرەش ئەو هەموو بارانە هاتوتە خوارێ بەترسن لە کاتەوە وڵا حەزمان لێ خانووکەمان یەقاتمان بەسێ و تەوە لەلا خانووکەمان خۆشە حەزمان لێ خانووکەمان یەقات بێت و دنا هیچی دیکەمان نابێت وا دلی دراویان لەبەر بۆ مەکتەب ئەو دراسەیەی خۆمان ماڵیان ئاوا بێ جلیان بۆ کڕێبوون بۆ مەکتەب ئەگەر نانەم دەتوانی بیان نێرم بۆ مەکتەب ماڵیان ئاوا بێت بە هینی هاوکاری ئەوانەوە توانیم جلیان بۆ بکڕم پارەیان بۆیە نابوون جلیان بۆ کڕین و تیان بابچن بۆ مەکتەب با مەکتەبەکان نەخۆتێ ئێکدا من نەمدەتوانی بەخوا جلیان بۆ بکڕم بیان نێرم بۆ مەکتەب بە هاوکاری ئەوان توانیم خوا ڕۆژ وە پارەیان پێ نییە بۆ مەکتەب بستن بۆ مەکتەب دەڵە خەڵک 250 خەڵک هەزاری پێ بۆچی من 250 پێدا دەڵم پێم نییە ئەوەندەشم پێ نییە چی بکەم خوا ڕۆژ وە 250 پێ نییە بێ پارە چ بۆ بەڵێ ئەرۆڵا جانتا و پێداویستی قوتابخانە وەڵای پێداستی قوتابخانە شەر خەڵک بۆی کڕێون هەر هاوکاری دەر و دراسێ بووە ئەگەر ئەم نەم دەتوانی بۆیان بکڕم من دەمون نانێرم بۆ مەکتەب بەس هاوکاری خەڵک وایان کرد بیان نێرم بۆ مەکتەب لەبەر نەبوونی بەڵێ ئەرۆڵا بەخوا مەسرەفیان دەوێت ئەوان هەموو خەڵک هاوکاری کردو مەسرەفی کردوون بۆشتی مناڵەکەی تر بچووکە ئەوانیش بەڵێ خۆرن ئەرۆڵا دوو شیر و دوو حەفاز و یانی دوانێن لە قوتابخانە مەسوول لە قوتابخانیان هەیە بەڵێ دوانیشان شیرە خۆرن بەڵێ ئەرۆڵا حەفازە بە بێ شیریان بۆ بکڕی ئەرۆڵا هاوکاری خێرخواز نەبێ بەخوا من پێم بخەو ناکرێن بە هاوکاری ئەوانەوە مام لەخوا بەزداد بێت زۆر بێتاقەت بووی زۆر خەفەت خواردەوە زۆر گریایی بۆ ئەو مناڵانە بۆ حاڵی خۆت ئەومان بۆ باسکە زۆر کات بەس لە لای ئەوانە بەهەز ینی وا دەرم نەبڕیەوە بێ دەگریم بەس لە ناودڵی خۆمدا زۆر جار گریاوم بەس لە لای ئەوان نەگریاوم بۆ ژیانی خۆمان بۆ حاڵی خۆمان یعنی کەسێک نەبێت سەرپەرشتی بکایانی لە دوای پیاوەکەمەوە کەس نییە مەسرەفیان بکە خەڵک نەبێ خەڵک هاوکاریان دەکاتەنە بەخوا من یەک دیناریشم نییە براکانم هیچ یارمەتیم نادەن هەموو خەریکی ماڵ منداڵی خۆیانن شوبراکەم هەروانە خۆشە بۆ خۆی نەخۆشی گورسی لێ هەیە ئەوی شەر ناتوانانی یارمەتیماندا ئەنی هەر بەشی ژانی خۆیان ئەگەر بۆ پێدا بەڵێ ئارەوڵاوە بەشی ژیانی خۆیان دەکەوان
خانووکەتان نبینین خانوویەکی کۆنەوە بەدار دروست کراوە و ساڵانێکە دروست کراوە تا چەند لەم خانوویە بە ئاسوودەی ئەژین تا چەند بێتریش ئەژین لێرە وەڵای ئاسوودەنی وەڵای یەکباران دەبارێ خێرا منداڵەکان بێن مۆژورێ بۆی ئەو لەوحانەی لە پێش دمەکەیەتی بەردی لەسرە بەردەکان باڕایدەوەشن بەردێ بەربێتەوە بەسەریان کەوێدان بە خێراوە نەژوورێک بارانە یان هەورە گرمە دەڵان خێرا بەردێک بەردەبێتەوە بەسەریان دەکەوێت با بێنەوە ژوورە ناوەڵات دڵۆپان دەکا ئەگەر باران دەبارێن بەڵێ ئەو دیومان دڵۆپان دەکا بە حساب متبەخ نییە نەمکردووە مەبەخ لە ترسیەوەی دڵۆپان دەکا گڵی هەر لەسەر نییە گڵی لەسەر نییە منیش لە ژووری دانیشتم داناوە بە حساب متبەخە کەچی نەمکردووە مەبەخ شتەکان لە ژوورەوە دادێنم شووە لەو ژووری لێ نانم بە حساب متبەخە شتی ئاوە بەرمیلێنەوە توشتم لێ داناوە هەنی نەمکردووە وەڵی نە پەنجەری پێوەیە دڵۆپان دەکا سەرەکەی گڵوشتی لەسەر نییە هەر دارە و لایلۆنیان پێداداوە مەجبورم لەو ژوورە تێژ لێ دەنم ئەوە متبەق نییە ناچاری نەبێ بەخوای گەورە حەمامەکە دڵۆپان دەکا ئەگەر منداڵەکان دەشۆم ئاو دەستەکە هەروە ئەو ژوورە بارە وەڵا بەرەوەڵا مەجبور جلوشتیان بۆ دەمە حەمام لەوێ جلەکانیان لەبەر دەکەمەوە نانمەوە بڵین بە خاولیان بیانێنمەوە ژوورێ لەوێ جلەکانیان لەبەر دەکەم ئەنجا دیانێنمەوە ژوورێ ئەگەر نابخوا حەمام نییە ئاو دەستەکە دڵۆپان دەکا حەمامەکە دڵۆپان دەکا ئەو ژوورە بە حساب متبەخە تێشی لێ نانێ بەخوا لە ژوورەوە تێش لێ دەنێ کەی باران دەبارێ ڕۆپەکە هەنیرەوە ئاو دێتە خوار ئەگەر دەستم دەستان شۆمەوە ئاو دێتە خوار ئەوێتمەوە کەی بارم بینیە سەلاجەکەمان تازەیە دناوەکانی کە هیچیان بە خەڵک نایە هەمووی ناماڵتان کۆنە بەڵێ کۆنەی خەڵکیانی خۆتان وەڵای یار کۆنی خۆمانە بڵێن بەڵێ خەڵکی خێرخوازی بۆیی ناین زۆر شت کە دەستی هاوکاریمان بۆ درێژکەن بتوانن ئەگەر بتوانن دەستی هاوکاری درێژکەن بۆ منداڵاتیوانە خانووکەمان بۆ چاکەن هیچ چیکەمان ناوێت خانووکەمان بۆ چاکەن و یعنی موچەیەکیشان بۆ ببڕنەوە مانگانە بۆ منداڵانە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 زۆر بەخێر بێن خوا خێری بنووسێ خوا خێری و کەسەش بنووسێ گە یارمەتی هەموو هەتیوان و هەموو منداڵان و هەموو فەقیر و فەقاراتی دەدا ئەو ماڵە جیرانی من 92 ساڵە سەحابەکەی نەماوەژنەی سێ منداڵی هەبوو ئێکیشی پاش بابی بووە دایکێدا بووە زۆر فەقیرن ئەو خانوەش وەڵی کەچ و کوێر بووە خانوەکان زۆر خراپە وەعزیان زۆر خراپە هەچ کەسێک یارمەتیان نەمە حاشیان هەیە نا کەسەکە سەرافەتیان کە نەمڵک وڵاتیانە هیچیان نییە ڕحمی خوان هەیە ڕحمی خوای وگە حالم خێرێکیان پێ بکەنە هیچیان نیە وەڵڵە ئەمن جیرانی منە وەڵی من هەر بۆ خۆم لەم گوبریە قەت من هەتیوم لە دەورەی نەمان چەند و ناخۆشە وڵی پیا لە ماڵە خۆنانی دەخوا هەتیوت لە دەورەیە ڕحمت پێدادێ پێت گوناحە وەحزێکی ناخۆش وەحزێکی نا لەبار کەسە خێری پێنەکە هیچی نییە ئەو ژنە دەدورێدا فەقیرێ زۆر فەقیرە هەر پێما کەس لەوەی فەقیرتنیە و ئەو منداڵەوە دە 4 کەسن یەک بە شەریان نیە بۆ خۆی ئەوە 5 کەس ژیانی 5 کەسان زۆر بە زەحمەتە ئیوا 2 کەس 3 کەسە لە ماڵە کاس پێ دەکا هەرچەندەکە ئیرادەی خۆی پێ ناکرێ خۆی پێ ناژی یا نەخاسە لاژنێکی وا فەقیر بەخۆ بە 4-5 منداڵی هەتی و هیچی نەبێ جا هەچ کەسەکە خێریان پێ بکە خوا خێرەی بنووسی خوا جەزای داتەوە خوا بۆی پڕکاتەوە بەڕاستی لەوەی خێرتر نابێت کە خێر بەو ژنەی بۆ حەفرەتەی بکەیت جا لە خان و چاکردنیە لە یارمەتیدانێ لە
کوڕە کاکە یەک بەرمیل لەوە کاکە یەک بەرمیل بە 140,000 جا فەرموو بوو ئەو لە کوێی پەیداکە فەقیرە یان کاکە خواردنی دەوێت کوڕ ئەو منداڵەشتیان دەوێت شایان بەشی دەکەوی وەک منداڵی حالەمێ زیان بە خۆ دەسووتێ گوناها بەرگیان نییە پێڵاویان نییە خواردنی چاکیان نییە ئەی بچووزین وڵی خانوەکان لە منی ڕابۆ فرێدرێ خانوەکی باشیان بکری وەکی حالمێ خانوەکی باش بێ مەحاشێکیشیان بۆ بڕێ پێی بژین ناکرێ هەموو کەس بڵێ کابرا ڕۆژێکی یارمەتیدا دوالی وەرزبێ نایدا بەڵاگە مەحاشێکی خۆیان هەبێ بەو مەحاشەی بەشی پێویستی ژیانیان بێ نالێم مەحاشێکی زۆر زۆر بەڵام مەحاشێکیوان بێ پێی بژین و حاشێکیان هەبێ پێی بژین و خانوەکەشیان بۆ تەحمیل بکرێتەوە لە بنی ڕاهەڵوەشی و بکرێەوە خێرێکی زۆر گەورەیە. ئەو ماڵە جیرانی منە تەقریبا ئەو خانووە لە نەوەتەکانەوە دروست کراوە ئەو ژنە چوار هەتیوی هەیە ئەوەی خەڵکی یارمەتی نەدا و خەڵک نەیدا نییە بیخوات بۆ خۆ دەزانی ئەوە خانوەکانە هەموو ساڵە دەبێ باید 200,000 لایلۆنی بکر پێی دادەیەوە ئەوە مەتبەقیانە ئەو متبقە چەند شەپڕێوە لەعەنە کەس هەر ناچیت سەعاتێکیش لەو متبقەی زاران ناوەستیت مەجبورە نان تێشتی لەو متبقە دڕۆپەی ساز دەکەن ئەوە خانوەکان هەموو ساڵی لایلۆنی دەوێت خەڵک بە خێراخۆ لایلۆنی بۆ دەکرد و پێیدا دەدات دەوریەوە دووری 2 ساڵە سعبی نەماوە ئەو ژنەی ئەو خانوە لە نەوەتەکان وەرە دروست کراوە ئەمە ئاگان لێ داخوا خەڵک یارمەتی نەدا نییە بیخوا خەڵکی یارمەتی دەدات لەبەرەوە ئێستا کەسێک مەسەن کابرا دوو معاشخۆریە 3 کەسی کاسپی هەیە هەچەندەکە خۆی پێ بەڕێوە ناچی بەو زولفەی ئەوانە کەسی کاسپیان نییە دوو تەلەبەی هێنە خەڵک خێران پێ دەکەن خەڵک خێران پێ دەکە و پارەیان داتێ بۆ مەکتب هاتچۆ مەکتەبی پێ بکات منداڵی هەیە دەسە پشتی لایەن هەیە لە پاش باب بووە ئەوەی خەڵک نەیداتێ نی بیخوا قنعات بێ منداڵی بە دەرکی منداڵی دەستگم پێ دەست لەبەرەوەی تەماشا دەکەم منداڵی خەڵکی دایکی دەگەڵە بابی دەگەڵ ئەوانە کەسی وهان نییە منداڵی گەورەی پۆلی چوارە یەکی لەسەر لایەن هەیە لاقێڵ نەگرتووە تەسیری گەلێک زۆرە بۆ جیرانەکانیش وەڵای بۆ ئەم بکرێت خانوەکان بۆ تەعمیر بکرێتەوە خانوویەکی ڕێک و جوانیان بۆ بکرێت معاشێکی لە قەدر ئیدارێ معاشکیشیان بۆ بڕێ بۆ منداڵانە تا بڕێک پێ دەگەن و لەگەڵ سەر پێی خو کاس پێ دەکەن ئەوە خێرێکی گەلێک زۆرە خانوەکەشیان بۆ دەستکار بکرێت ئەوە خێرێکی گەلێک گەورەیە و خوا جزای هەموو لایەکیش داتەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلام بۆ سەر جانی پاشی حەزەتی محەممەد المستەفا صلی الله تعالی علیه وسلم بینەرانی ئازیزی کەناڵی پێیان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ ئەوانەی کە خوای تەبارەک و تەعالی ناز و نیعمەتی بەسەردا باراندون و ماڵی حەڵاڵی داونێ سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ لە خوای باڵا دەست داواکاری کە خوای تەبارەک و تەعالی ئەو ماڵەتان بۆ بکات بە توێشی قیامەت. بەڕێزان ئێمە خاوەنی دینێکین ئەو خوا ڕەحمان و ڕەحیمە بەزەی بە هەموو شتێک دادێتەوە باسی بەخشین لە باسی بەخشیندا خوای جەل وعەلا دەفەرمێ يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون خوای جەل وعەلا دەفەرمێ ئەی بڕواداران واتا لەگەڵ من و تۆیەتی برای خوا پێدا و خوشکی خوا پێدا و خوای جەل وعەلا کە خاوەنی ماڵەکەی تۆ دەدوێنێ کە بە ئەمانەت ئەو ماڵە لە لای تۆیە دەفەرمێ ئەنفقوا مما رزقناكم واتا ببەخشن لەو ماڵێکی ئێمە پێمان داون کەواتە ئەو ماڵی خوایە بە ئەمانەت لە لای تۆ دانراوە برای بەڕێزم خوشکی بەڕێزم دەفەرمێ ببەخشە هەت پێش چی من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة پێش ئەوەی ڕۆژێک دابێ کە ڕۆژی قیامەتە نەکڕین و فرۆشتن هەیە نە یارمەتیدان و دەستبارگری یەکتر هەیە لەوێ نە شەفاعەت و تکاکردن هەیە کەواتە پێش ئەوەی ئەو ڕۆژە بێ ماڵەکەی خۆتان بکەن بە شەفیعی خۆتان بەو ڕۆژە لە قیامەتدا ماڵ دەفریا کەس نایە لە دنیادا ئەسپی خۆت تێدا تاودا ئیمامی عەلی کەڕەم الله وەجهه دەفەرمێ دنیا جێگای کارکردنە قیامەت جێگای پاداشتە کەواتە لە دنیادا ئیش بکە بۆی لە قیامەتدا پاداشەکە دەرگریەوە بەڵام بە پێچەوانەوە
قیامەت جێگای پاداشتا جێگای کردەوە نامێنێ کەواتە لە دنیادا تۆ ئەسپی خۆت تاودا لا ئاتیشکەدا خوای دەخوای جەل وعەلا دەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. الله أكبر. برای خوا پێداو خوشکی خوا پێداو گوێ بگرە لەو مژدەیە. خوا دەفەرمێ نمونەی ئەوانەی کەماڵ دەبەخشن وەکو چ وایە وەکو چاندنی یەک دنکە گەنم وایە کەمەثەلی حەبەتین ئەو دنکە گەنمت کە چاند ئەو دینارت کە بەخشی ئەو هەزارت کە بەخشی ئەو ملیۆنت کە بەخشی تەماشا بێنە پێستای خۆت كمثل حبة أنبتت 7 سنابل أو دنكا أو هزارة حوت قلقان بقري هل أوندشنا دفنوا في كل سنبلة 100 حبة لهر قلقان ميكيش دا صد نكبك وهذا دكاتة سن دكاتة يكبح وصد هل أوندشنا خوا دفرمي والله يضاعف لمن يشاء والله واسع عليم خوانوك يكبح وصد بلكو بوتان زياتريش دكا لەوەش نازیاتر بەڵکو خوا زۆر بەخشندنەکانی زۆر فراوانە کەواتە برای بەڕێزم 1 دینار ببەخشە بۆی 700 دینار و زیاتریش ملیۆنێک ببەخشە بۆی 700 هێندە و زیاتریش خۆی جەل وعەلا پێت بەخشێتەوە. بۆی پێغەمبەری سەردار و سەرۆر دەفەرمێ سوێند بەخوا یەکێک لەو شتانێک کە سوێندی لەسەر دەخوا دەفەرمێ وەڵڵاهی واتە سوێند بەخوای ماڵ بەبەخشین کەم ناکە برای خوا پێداو خوشکی خوا پێداو تۆ ماڵەکەت ببەخشە پێغەمبەری سەردار و سەرۆر گرنتی داوە کە ماڵەکەت کەم ناکە کەواتە چەندە خۆشە تۆ ببەخشی یەکەم کەم نەکە دووهەمیش 1 بە 700 پاداش وەرگریەوە سێهەمیش ماڵێکی خاوێنتر و چاکتر بێتەوە جێت سپەینێ بەتەیا منداڵەکەت ماڵ بەجێ مەهێڵە دەگونجێ منداڵەکەت بۆت نەبەخشێ دەگونجێ لە بیری نەمێنێ دەگونجێ لە خراپەدا سەرفیکە بۆیە عەبدوڵای کوڕی عەباس دەفەرمێ بەخشینی 1 دینار لە ژیانی خۆتدا بە 40 دینارە لە دوای کە بۆت دەبەخشن 1 دینار لە ژیانی خۆتدا بەخشی واتە 1 ملیۆن کە بەخشیت بە 40 ملیۆن دەبێت کە منداڵەکان بۆی بەخشی کەواتە ببەخشە بەتەیا منداڵەکان لە خۆ مەگەڕێ ئەوە خێر ئەدەی خێرێک کە بۆ منداڵانە بکرێ تەماشا ئەو منداڵانەکەن تەماشا خوشکە بەڕێزەکان لەسەر ئەو 4 منداڵە هەتیوە دانیشتووە 2 ساڵە باوکیان نەماوە هیچ سەرچاوەیەکی ژیانیان نییە هیچ داهاتێکیان نییە هیچ مەعاشێکیان نییە هیچ موچێکیان نییە چاویان لە دەستی ئێوەیە کەواتە ئێوە وابزان ئەو منداڵی خۆتانن ئێمە ئێستا لە ماڵێک دانیشتوین پێغەمبەری سەردار و سەرۆر بە حەدیث پێغەمبەر باشترین ماڵە چونکە پێغەمبەر دەفەرمێ باشترین ماڵ ئەو ماڵەیە کە هەتیوی تێدا و چاکە لەگەڵ ئەو هەتیوەی دەکرێت ئێستا ئێمە لەو ماڵە دانیشتوین کە ئەو برا وەفاتی کردووە خوا عەفوی بکە 4 منداڵی گسکێ بەجێهێشتووە ئەو منداڵەکانن لە خانوویەکی کۆندا بەبێ ئەوەی هیچ داهات و سەرچاوێکی ژیانیان هەبێ تەنها چایان لە ڕحم و کەڕەمی خوا دەستی ئێوەیە کەواتە ئێوە ئەسپی خۆتان تاودەن ببەخشە لەبەر دووشتان یەکەم لەبەر 2 بەخشینان ببەخشە بۆ ئەوەی 2 بەخشین بەردەوام بن یەکەم کە تۆ بەخشیت بەخشینی خوا بۆ تۆ بەردەوام دەبێت ئەوە بەخشینی یەکەم چونکە ئەوکو پێغەمبەر فەرمووی ماڵ بە بەخشین کەم ناکە ماڵی خاوێن و جوانی دێتەوە جێ کەواتە ببەخشە بۆی بەخشینی خوا بۆ تۆ بەردەوام بێ ئەوە یەک ببەخشە بۆی دووەم بەخشین بەردەوام بێ کەچێک کە بەرنامەی بەخشینە ماڵەکانتان بزانت چۆن خێر دەکەن خەڵکی خێرەومەندمان زۆرە بەڵام ماڵ تەسمیلی ئەوانەکەن کە دەستیان سپیە کە ئەمانەت دەپارێزن کە چاوە لە خەڵکی فەقیر و هەژار و نەدارە کە تەنها و تەنها مەبەستیان إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا کەواتە ببەخشن بۆی بەخشینی خوا بۆ بەردەوام بێ بۆ ئەوەی بەرنامەی بەخشینیش بەردەوام بێ ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو
ئەم جارەش بەخشین لە شارۆچکەی قەڵاتزێوە بۆ میوانی ماڵێکی هەژاری بێباوک کە 4 منداڵی بێناز لەم خانوەدا شەو ڕۆژ بەڕێەکەن. مەبەستمان بوو گوزەرێک بنێو ژیانی ئەم ماڵە بێباوکەدا بکەین بۆ ئەوەی نەهامەتی و ناخۆشی و ناسۆرەکانی چەندین ساڵەیان لە کۆڵ بکەینەوە و بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوە ژیانێکی خۆشگوزەرانیان بۆ بگەڕێنەوە. بەخشین لە شار و دێهاتەکانی ئەم کوردستانە دەگەڕێت، لەکوێ ماڵێکی هەژاری بێباوک هەبێت وردبینی بۆ ئەکات بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی ئێوەی خێرخواز و بەخشندەوە هاوکاری و کۆمەچی بۆ کۆ بکەینەوە و لە نەهامەتی و ناخۆشیەکانی چەندین ساڵە ڕزگاریان بکەین. ئەم ماڵی کە ئێوە ئەیبینن 4 منداڵی بێناز شەو ڕۆژی تیا بەڕێەکەن لەگەڵ دایکێکی ڕەشپۆش. کەسێک نییە بێ بە چەتر و نەهامەتی و ناخۆشیەکانی ژیانیان بۆ کەم بکاتەوە. بۆی ئێمە لە بەخشینەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویستمان ناسان بۆ ئەوی بتوانین ئەم خانوە ناخۆش و ئەم خانوە پڕ لە مەترسیان بۆ بکەین بە خانوویەکی خۆش و کەسێکیش لە ئێوەی ئازیز و خۆشەویست بتوانێت موچەیەکی ماگانیان بۆ دابین بکات بۆ ئەوەی بەشێک لە ئازار و منێتەکانیان کەم کاتەوە. بۆیە لە بەخشینەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین. بەخشین نەوای بێکەسان. بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست هەر جارە و لە شارێک هاوکاری و کۆمەچی خەڵکانێک دەکات کە پێویستیان بە بەخشینە. ئەمڕۆ بەخشین بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە شاری سلێمانی ئەوێت هاوکاری و کۆمەچی قوتابخانەی شەهید ئارام بکات. ئەوان لە نووسراوێکدا ئاڕاستەی بەخشینیان کرد بکەوە خودی قوتابخانەکە پێویستی بە هاوکاری و کۆمەچیە لەگەڵ ژمارەیەک لە قوتابیانی هەژار. بابزانین بەخشین بە هاوکاریەکانی ئێوە توانی چی بکە بۆ ئەم قوتابخانەیە و قوتابیەکانی. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم و زۆر بەخێر بێن ئەزێتان کێشاتایە هاتوون. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەین کە ئەم چەترەی بۆ دروست کردوین کە زوو بۆشایەکی تیا بوو نەماتوانی زۆر ئەم بەرەوە بەرکەین لە نێوان حانوت و پۆلەکانە. زۆر سپاسیانەکەی کە ئەم چەتریان بۆ کردوین زۆر دەستخۆشیان لێکەین. ئەم چەند ڕۆژە کە ئەم چەترە کراوە هیچ کێشەیەکمان نەماوە بەدڵی خۆمان ناتوچۆکەین و زۆر سپاسیانەکەین. وڵات پێشتر بەڵێ پێشتر خەڵک تەڕە بوو چەترێ نێنایە تەڕەبووی. زۆر سپاسیان ئەەکەین کە ئێمەیان لە کێشەیەک ڕزگار کردووە کاتێک ئەچین بۆ فرۆشگاکە بەڕاستی زۆر
ناخۆش بوو ئەوە بە پەلە بڕۆشتینە بەڵام ئێستا ئەمە زۆر باشە بۆ ئێمە زۆر سپاسیان ئەکەین بەجددی ماسافەکە زۆر درێژە نەمان ئەتوانی ینی زۆر بە پەلەش بڕۆین بارانی زۆر لی ئەیان کات سەرما ینی باران لی ئەیان کە بەفر بوو زۆر ناخۆشتر بوو زۆر سپاسی بەخشین ئەکەین کە ئەم چەتریان بۆ ئێمە داناوە کە ڕزگاری کردین لە کێشەیەک زۆر سپاسیان ئەەکەین بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی دەستگای خێرخوازی بەخشینەکەین زۆر سپاسیانەکەین کە ئەزیەتیان کێشاوە هەستان بە دابینکردنی 38 قەمسەڵە بۆ قوتابیانی قوتابخانەکەمان کە بۆ حکومە بۆ پێی کە کەوتۆتە گەڕەکێکی هەژارنشینەوانێ ژمارێکی زۆر تەلەبەی کەم دەرامەتمان هەیە بەڕێزان هەستان بە دابینکردنی بڕی 38 قەمسەڵە بۆ قوتابیان لە هەردوو ڕەگەزی کوڕان و کچان سوپاسیانەکەین هەروەها هەستاون بە دابینکردنی چەترێکە بۆ خوێندکارەکانمان چەند ساڵە ئێمە و کێشەیەمان هەیە بەڕاستی لە کاتی بارانبارینە تەلەبەکان کێشەیان بۆ دروستە بوو ئەبوو یا بە چەترەوە بڕۆژنایەتە ئەو بەر بۆ فرۆژگا یاخود بۆستانە هەتا بارانەکە کۆتایی ئەهات یاخود ئەگەر هەر بژڕۆژنایە نەخۆش ئەکەوتن تەڕ ئەبوون و نەخۆش ئەکەوتن زۆر جار لە داوامان کردو هاوکاریمان کردو لە داوای هاوکاریمان کردو لە دایکان و باوکانی قوتابخانەکە سوپاسیانەکەین ئەوانیش تا ڕادەیەک بەڵام ئەمەی ئێستا کە بەرنامەی بەخشین بۆیان کردوین بەڕاستی شتێکی زۆر باشە هیوادارم نمونەیان زۆر بێ سواز بۆ هەموو ئەو کەس و لایەنانەی کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینەکەن بۆ پێی کە جێدەستیان دیارە لێرەش ئێمە بەڕاستی ئیستیفادەیەکی زۆرمان کردووە خوێندکارەکانیشمان یعنی لەو ڕۆژەی کە چەترەکە دانراوە خوێندکارەکانیش دڵخۆشن بەبێ کێشە هاتوچۆی خۆیان ئەکەن و من وەکو خۆم وەکو توێژەرێک لێرە توێژەری کۆمەڵایەتی و هەردوو دەوامەکە زۆر سوپاسیانەکەم بەناوی هەموو قوتابیانەوە هاوکات بەناوی مامۆستایانی شەوانی مامۆستایانیش هەموو دەستخۆشی تایبەتیان هەموو بۆ کارە و کارمەندانی دەستگای خێرخوازی بەخشین. سەرەتا بە ناوی خوا بە ناوی دەستەی کارگەڕی قوتابخانەی شەید ئارامەوە بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان ئەەکەم سوپاس و دەستخۆشی خۆمان بە ناوی خۆم و ئەنجومەنی مامۆستایان و سەرجەم فەرمانبەر و توێژەری کۆمەڵاتیەوە سوپاسی خۆمان ئاراستەی دەستگای بەخشین ئەەکەین کە ئاوریان لێداینەوە کە گرفتێکمان هەبوو لە قوتابخانەکەمانە لە ڕۆژانی باران و سەرما و بەفرا قوتابیان گرفتێکیان هەبوو لە پۆلەکانی 4 و 5 و 6 کە چۆن پشن بەرە و فرۆژگاکان یا بەرە و پۆلەکانی 1 و 2 کە سەردانی خوشکوبراکانیان بکەن بەهۆی بارانبارین و سەرماوە نەیانەتوانی لە گۆڕەپانەکەی هاتوو چۆ بکەن ئێستا دەستگای بەخشین هەستا بە دروستکردنی چەترێک کە مەساحەکەی 10 مەتر درێژە و 2 مەتر پانە سوپاس و دەستخۆشی خۆمان ئاراستەتانەکەین کە هەستان کەمێک لە خەم و گرفتەکانی پەروەردە و قوتابیانی قوتابخانەکەمانتان کەم کردەوە بۆ خۆتان ئەزانن بەهۆی قەیرانی داراییەوە وەزارەت و حکوومەت ناتوانێت وەکو پێویست پێداویستیەکانی قوتابخانە و بینای قوتابخانەکان چارەسەر بکە ئێمەش بۆ خۆمان بەردەوام لە هەوڵ و چارەسەرکردنی گرفتەکانین لە پێناو باشترکردنی پرۆسەی پەروەردە بۆ قوتابیان سەرکەوتنی قوتابیان ئاسوودەبوونی قوتابیانمان لە قوتابخانەکە و لە کاتی دەوامە حەزمان کرد کە بە هاوکاری بەڕێستانەوە بتوانین ئەم گرفتە چارەسەر بکەین سوپاس بەخوا کە ئەم گرفتە لێرەیە چارەسەر کرا و دەستخۆشیتان لێ ئەەکەین
کارێکی تریان کە ئەنجام ماوە ئەم ساڵ لەگەڵ ئێمەیە لە ڕێی توێژەری کۆمەڵایەتێکەوە لە ڕێی ستافی ئیدارەوە کە نووسراومان ئاراستەی بەڕێزیان کردووە هەستان بە دابینکردنی 38 بۆ 40 قەمسەڵە بۆ قوتابیانی کەم دەرامەت و بێباوک بۆ قوتابخانەکەمان دووبارە سوپاسدانەکەین دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ قوتابخانەکەمان لە ساڵی 1975 بینایە دامەزراوە ئێستاشە بۆ 4 ساڵە سیستمی ئینگلیزی پەیڕەوەکەین لە پۆلەکانی 1 و 2 3 و 4مان بە ئینگلیزی قوتابیان ئەخوێنن ژمارە قوتابیانمان 359 قوتابیە بۆ هەر دەوامێک 9 پۆل خوێندنمان هەیە کە بە هەردوو دەوام 18 پۆل خوێندنەکات لێرەیە دەمەوێت دووبارە دەستخۆشی خۆم ئاراستەی بەڕێستان بکەم کە هەستان بە چارەسەرکردنی ئەم گرفتە بۆ بەرژەوەندی سەرجەم بینای قوتابخانەکە و خزمەتی قوتابیان نمونەتان زۆر بێ و دەستان خۆش بێ و سوپاسدانەکەم. بەخشین ئەمڕۆژ بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە لە شاری سلێمانی توانی لە قوتابخانەی شەهید ئارام بەشێک لە گرفتەکانی چارەسەر بکات کە ڕێڕەوەیەک بوو مەسافەکەی 10 مەتر بوو کاتێک قوتابیەکان هاتچۆیان دەکرد یاخود ئەچون بۆ حانوت لەوێ باران لێدان و تەڕەبوون. سوپاس بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست لە ڕێگای ئێوە توانیمان چەترێکیان بۆ دروست بکەین لەم گرفتە ڕزگاریان بکەین. گرفتێکتریانەوە بوو دەڕێی تۆژێری کۆمەڵایەتی و ئاگدارکراینەوەکەوە ژمارەیەک لە قوتابیەکانی پێویستیان بە قەمسەڵەیە بۆی سوپاس بەخوا توانیمان ئەو ژمارەیەکەوە ناویان نووسی بوو بۆیان دابین بکەین. سوپاسی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین هەمیشە لە خەمی هەژاران و نەداراندا لەگەڵ ئێمە دەست و پەنجەتان نەرمە بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.